خۆپیشاندانی هاوڵاتیانی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق درێژەی هەیە و داواکاری خۆپیشاندەران لە خزمەتگوزاریە سەرەتاییەکانی ئاو و کارەباوە بۆ گۆڕانکاری لە حکوومەت و پەرلەمان و تەنانەت تا ئاستی گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیش بەرز بۆتەوە. بەڵام بەرپرسانی سیاسی عێراق هێشتا وەڵامی کردداری داواکاری خزمەتگوزاری هاوڵاتیانیشیان نەداوەتەوە. لە نوێترین پێشهاتدا کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤی عێراق ڕایگەیاندووە تا ئێستا 13 کەس لە خۆپیشاندانەکاندا کوژراون و 729 دیکەش بریندار بوون کە 460 کەسیان سەرباهێزە ئەمنیەکانن. کۆمیسیۆنەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە 757 خۆپیشاندەر دەستگیر کراون کە لە 2 ڕۆژی ڕابردوودا زۆرینەیان با کەفالەت ئازاد کراون. 91 بینا و ئۆتۆمبیلی حکومی و حیزبی و هاوڵاتیان زیانیان بەرکەوتووە. لەلایەکی دیکەوە ڕوانگەی عێراقی بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاندووە هاوشێوەی شارەکانی دیکەی عێراق لە بەغدادیش هەڵمەتی دەستگیرکردنی ڕێکخەران و چالاکانی خۆپیشاندانەکان دەستی پێکردووە. ڕوانگەی ناوبراو ئاماژەی بۆ ئەوەش کردووە لە ناوەڕاست و باشووری عێراق زۆرینەی ئەو خۆپیشاندەرانەی ئازاد کراون واژۆیان پێکراوە کە بەشداری خۆپیشاندانەکان نەکەنەوە. ئاژەوەی کە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ سەرۆکهۆزەکانی موسەنا کۆبووەوە نووسینگەی عەبادی وەڵامی ناوبراوی بۆ خۆپیشاندەرانی پارێزگای موسەنا ئاشکرا کرد کە لە 19 خاڵدا ڕێکخراوە. عەبادی بەڵێنی جێبەجێکردنی زۆرێک لە داواکاری خۆپیشاندەرانی داوە بە جۆرێک کردنەوەی دەرگای دامەزراندنی بەڕووی هاوڵاتیانی پارێزگاکە بە تایبەت دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان ڕاگەیاندووە. هەروەها دابینکردنی بودجەی پێویست بۆ پارێزگاکە و پێداچوونەوە با پرۆژەکانی گەشەپێدانی هەرێمەکان و پرۆژەی وەزارەتەکان. لە ڕووی پرۆژە خزمەتگوزاریەکانی ئاو و ڕێگاوبانیشەوە سەرۆکوەزیرانی عێراق بەڵێنی داوە بە دوواداچوون بۆ پرۆژەی ئاوی شاری سەماوەی سەنتەری پارێزگاکە و ناوچەکانی دیکە بکرێت بە مەبەستی وەگەڕخستنەوە و چارەسەرکردنی کێشەکانیان. هەروەها چاکسازی لە پرد و ڕێگاوبانەکان بکرێت خۆڵ و خاشاکی شارەکە هەڵبگیرێتەوە. سەبارەت با کێشەی کارەباش عەبادی ڕایگەیاندووە وەزارەتی کارەبا ڕادەسپێرێت بۆ دابینکردنی کەلوپەلەکانی تایبەت با کارەبا و چارەسەرکردنی کێشەی کارەبای ناحیەی هیلال. سەرۆکوەزیرانی عێراق بڕیاری ژمارە 1 چاکسازی دیکەی بۆ پارێزگای موسەنا داوە لە بواری تەندروستی و خزمەتگوزاری بۆ شوقەکانی نیشتەجێبوون و قیرتاوکردنی ڕێگاوبانەکان. هەروەها دواخستنی وەرگرتنەوەی قەرزی پێشینەی کشت و کاڵی لا جوتیاران و دابینکردنی پشکی پارێزگاکە لە بودجەی چاودێری کۆمەڵایەتی. لە هەشتی ئەم مانگەوە خۆپیشاندانی هاوڵاتیانی عێراقی بەهۆی نەبوون و خراپی ئاو و کارەباوە لە شاری بەسڕەوە سەری هەڵدا و دواتر زۆرینەی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق تا بەغدای پایتەختیشی گرتەوە.